لەسەر بڕیاری لابردنی وانەی کوردی بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵ ناکۆکی دەکەوێتە نێوان وەزارەتی پەروەردەی عێراق و خوێندنی کوردی لە کەرکووک. بە پێی بڕیارێکی وەزارەتی پەروەردەی عێراق داوا لە بەڕێوەبەرایەتی خوێندنی کوردی کراوە لە جیاتی وانەی عەرەبی دەبێ وانەی کوردی بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵا ببرێت. خوێندنی کوردی شەو بڕیارە ڕەت دەکاتەوە و وا بڕیارە هەفتەی داهات و وەفدێک بچێتە بەغداد و لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق و کێشەیە یەکلایی بکەنەوە. دوای ئەوەی کە بابەتەکە گەیشتە ئەوەی کە بڕیاری لەسەر بدەن بۆمان دەرکەوت ئەوان بە حەز و ئارزوی خۆیان مادەی کوردیان تەر کردو و مادەی عەرەبیشیان خستووەتە ئەوەی بواری جێبەجێکردنەوە کە تاقیکردنەوە بکرێ. ئێمە ساڵ پار کوردی داخل بوو بۆ ئیمتحان و عەرەبی تەرکرا و کتابی ساڵ پار ئیلغا نەبووەتەوە لە لای ئێمە خۆی مەفروزە لە ڕیتمی ئیداری ئەو کتابە ئیلغا بکەن و ئەنجا کە کتابێکی کە بێتەوە بەڵام ئەوان دیارە بە شێوازێکی هەڕەمەکی دوور لەوەی کە دیراسی بۆ بکەن ئەم بڕیاریاندا و ئێستا ئێمە لە هەوڵین هەر لە هەوڵین هەر ڕۆیشتوین هەر وەزیری پەروەردە بە ڕێزەوە هەوڵی تەواوی داوە و من خۆم بە فەرمی تەخویلی ئەوە کرابووم کە کتابی وەزیری تەربیەم پێ بووە کە وەزیری تەربیاڵێ مادەی عەرەبی تەرک بکرێ لەبەروەی ئیسلامیان تەرکردو دەبێ عەرەبیش تەرکرێ خۆی قانونەن وایە ناکرێ ئەوان دەرسێ تەرکەن نیوەی دەرسەکە تەرکەن نیوەکەی داخڵکەن. لەگەڵ تەرکردنی وانەی عەرەبی و ئیسلامی بۆ تاقیکردنەوەکانی ئەم ساڵ لە هەفتەیەکدا یەک ڕۆژ دەوام لە قوتابخانەکانی عێراق دەکرێت. پسپۆڕانی پەروەردەیش پیان وایە بەم جۆرە تەنها دەتوانن هەوڵ بدەن قوتابیان لە خوێندن دانەبڕێن. پرۆسی پەروەردە و فێربوون ئەمساڵ ئاستەنگی زۆر گەورەی لەبەردەمایە. ئێمە لە هەفتەی ڕۆژێک دەوامەکەین. ئەو هەفتەیە نائەتوانین منهەج بە تەواوەتی تەواو بکەین، نائەتوانین بە شێوەیە تاقیکردنەوەکانی تیا بکەین، نائەتوانین کەوا پرۆسەیەکی پەروەردەی گونجاو پێشکەش بە قوتابیان بکەین. بەڵام لەگەڵ ئەوەشە بەتەنها ئێستش لەگەڵ هاوڕێیان باسی ئەومانە کرد کەوام بەتەنها بەردەوام بوونە لەسەر پرۆسی پەروەردە بۆ ئەوەی ساڵی خوێندنیان بە فێڕۆنە چیە ئەگینا ناتوانین هیچ شتێکیکە پێشکەش بە قوتابیان بکەین. بەم هەنگاوانەی دژ بە خوێندنی کوردی لە کەرکووک دەگیرێنە بەر وێ ڕاینیگەرانی بەرپرسانی خوێندنی کوردی لە شارەکە هاوکات مەترسیان هەیە پیلانگیڕیەک هەبێت دژ بە لاوازکردنی خوێندنی کوردی. هەر بۆیە وەکو بەرپرسانی خوێندنی کوردی دەڵێن تا دەتوانن لە هەوڵەکانیان بەردەوام دەبن بۆ داکۆکیکردن لە قوتابیان و قوتابخانەکانی خوێندنی کوردی. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.